ڕۆکان جاف سپێدا باش ئەتناوە کەرکک دا داوی ئەگەی زانیاری چنە؟ بەڵە کاژین سپێدە باش و دیارە شەوی ڕابردوو لەلایەن هێزێکی تایبەتی ئەمریکا و بە هاوکاری هێزەکانی تیرۆری هەرێمی کوردستان هێرشێکی ئینزالجەوی بۆ سەر قەزای حەویجە ڕوویداوە دیارە ئەمە سێهەمین جارە لەلایەن هێزێکی تایبەتی ئەمریکا و تیرۆرەوە ئینزالجەوی بۆ سەر قەزای حەویجە و ناوچەکانی دەوروبەری ئەنجام بدرێ و دیارە ئەوەی کە شەوی ڕابردوو ڕوویدا تا ئەم ساتە وەختە پشتڕاز نەکرابوو لەلایەن هێزە ئەمنیەکان بە تایبەت ئیداری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئاخۆ ئەو ئینزالجەوی کە ئەنجام درراوە ڕاستیان نا بەڵام چەند خولەکێک بەر لە ئێستا سەرچاوێک لە هێزەکانی پێشمەرگە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوەی بەێنارتی ڕاگەیاند کە بەڵێ ڕاستە شەوی ڕابردوو لە کاژمێر 9 بۆدا تا کاژمێر 12 هێرشێکی ئینزالجەوی بۆ سەر قەزای حەویجە هەبووە و هێرشەکە بۆ سەر پەیمانگای تەکنیکی حەویجە و قایمقابێت و چەندە مدەستگایەکی حکومی ئەو قەزایە بووە و دیارە تا ئێستا زانیاریەکان 100% ئەوە نین کە بزاندرێ ئەو هێرشە یاخود ئەو ئینزالجەویە ئامانجەکەی چی بووە ئاخۆ کەسانێک دەستگیر کراون یاخود بە مەبەستی کۆنتڕۆلکردنەوەی قەزایە بووە بەڵام ئەوەی کە تا ئێستا زانیاری لە لای ئێمە هەیە ئینزالجەویەکە لە کاژمێر 11 بۆ 12 شەو کۆتایی هاتووە و ئەو هێزە گەڕاونەتەوە لە ئێستادا لە قەزای حەویجە نەماون بەڵام زانیارەکان تەنها ئەوەنن کە چەند کەسێک دەستگیر کراوە چەند بەڵگەنامەیەکیشان لەگەڵ خۆیان نابردووە کاشیم نەمێ باس لەوەش کە دیارە 3 ڕۆژ بەر لە ئێستا یاخود 3 شەو بەر لە ئێستا جارێکی تر لەلایەن هێزێکی تایبەتی ئەمریکا و تیرۆرەوە ئینزالجەویەکی تر بامان شێوە ئەنجامدرا و ئەویان بۆ سەر ڕاز بوو و دیارە لەوێ چۆن بەڵگەنامەیەکی گرنگ کەوکە خۆیان باسیەکەن ئەو بەڵگەنامانیان دەستکەوتووە و جگەلەوە گەورە بەرپرسی چەکدارانی داعش ئەبوو عومەر شیشانی دەستگیر کراوە لە ئێستادا لە لای هێزە ئەمنیەکانە بۆ لێکۆڵینەوە و دیارە وەکو هێزە ئەمنیەکان باسیەکەن دەستگیرکردنی ئەبوو عومەر شیشانی هۆکارێک بووە کە ئەم ئینزالجەوی ئەم شەو ئەنجام بدرێت چونکە کۆمەڵێک زانیاری لە ئەبوو عومەر شیشانی وەرگیراوە کە لە قەزای حەویجە چی هەیە چی دەگوزارێ و کەسە گرنگەکانی داعش لە قەزای حەویجە لەکوێن و شوێنە گرنگەکانی چەکدارانی داعش لە حەویجە چین و لەکوێن بۆیە ئەم ئینزالجەوی کە شەوی ڕابردوو ڕوویداوە بەشێک بۆ لەو زانیارانی کە لە ئەبوو عومەر شیشانیەوە وەرگیراوە و دیارە کاچین ئەمە سێهەمین جارە و دیارە جاری یەکەم بۆ گوندێکی نزیک قەزای حەویجە بوو جاری دووەم بۆ سەر ناحیەی ڕیاض ئەم شەو کە شەوی ڕابردوو بوو جاری سێهەم بوو کە ئینزالجەوی ئەنجام درا بۆ ناوەندی حەویجە و دیارە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوەی بەێنارتی ڕاگەیاند کە کۆنتڕۆلکردنەوەی قەزای حەویجە لە نزیکبوونەوەیە بۆیە هێزەکانی ئەمریکا لەگەڵ هێزەکانی تیرۆر ناوە ئینزالجەوی ئەنجام بدەن و ئەسنە ئەو شوێنە گرنگانەی کە چەکدارانی داعشی لێ و بەڵگەنامەی گرنگی چەکدارانی داعشی لێ بۆی سوودی لێوەرگرن لە کاتێکە ئەگەر بێت و هێرش بکەنە سەر قەزای حەویجە بۆ کۆنتڕۆلکردنەوەی تا ڕادێک بۆ هێزە ئەمنیەکان ئاسانتر بێت. بەلەسپاس بۆ نوچەکە هەنەمە ڕۆکان جاف دیارە لە هەولێرژی هەمان شێوە ئەنکۆ لە کەرکووکیشی هەمان شێوە باشە ڕێدن باران دوبارە